The Halabja massacre, also known as Halabja chemical attack, was a massacre of Kurdish people that took place on 16 March 1988 during the Iraqi-Kurdish conflict in the closing days of Iran-Iraq war in Halabja, Kurdistan, Iraq. The attack was a part of Al-Anfal campaign in Kurdistan, as well as a part of the Iraqi army's attempt to repeal the Iranian Operation Zafar 7. It took place 48 hours after the capture of the town by the Iranian army. A United Nations medical investigation concluded that a mustard gas was used in the attack, along with unidentified nerve agents. The incident was the largest chemical weapon attack directed against a civilian populated area in history, killing between 3,200 and 5,000 people and injuring 7,000 to 10,000 more. Most of them civilians. Preliminary results from surveys of the affected region showed an increased rate of cancer and birth defects in the years afterward. The wounded people in Halabja, unfortunately, are in a very poor condition and have not received proper treatment. Many are able to survive on ventilators and some have lost their sight. Thank you. دایکو باوکانی جەرگ سوتا و چاوەڕێی ڕۆڵەکانیانەکەنێ هاوارە دیسان هاوارە بۆ شارە جوانەکەم هەڵەبجا هاوارە پێشەکی بە خێراتنی هەموو لایەکەم ئێمڕۆ ڕێکخراوی داکۆک لە شاری ماچستەر بۆ یادی شاری هەڵەبجا کە 36 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر جینۆسایدکردنی شاری هەڵەبجا لێرە هەندێک چالاکیمان کرد. بەڕاستی لەم ڕۆژەدا ئەمێ بڵێم 36 ساڵ لەمە و پێش هەندێک لە حیزبەکانی بەرەی کوردستانی و لە ڕێی سیاسەتی هەڵە و جاشایەتیکردن بۆ وڵاتانی دراوسێ هەستان بە گۆڕینەوەی سوپای پاسداران بۆ سوپای عێراق و ئەو کارەساتەی لێکەوتەوە کە ئێستا خەڵکی هەڵەبجە هەتا ئەم دەقێ باجەکەیان و بۆ هۆی شەهیدکردنی 5,000 شەهیدی ژن و مناڵ و بێتاوان بەهۆی سیاسەتی هەڵەی هەندێک لە حیزبەکانی بەرەی کوردستانیەوە. لە ڕاستیدا ئەمێ بڵێم شاری هەڵەبجە هەتا ئەم دەقێ هیچی وای بۆ نەکراوە کە هەندێک لە زامەکانی ئەوان ساڕێژکات. بریندارانی چەکیشی مایی هەتا ئێستا ئەناڵێنن بەدەست بینەکانەوە و هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری وای بۆ نەکراوە کە شایانی باز بێ شایانی ئەو جینۆسای دەبێت و لێرەوە داوا ئەکەین کە ئاوڕێک لە شاری هەڵەبجە بترێتەوە و بەسە ئیتر دزی و گاندەڵی و جەردەیی دزەکانی پێش و جەردەی ئێستان و بەردەوامن لەسەر جەردەی. سەرەتا بە ناوی خوای گەورە میرەبان ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکە و هەستاین بەیادکردنەوەی شانزەی سێ کە ئەو کارەساتە دەتەزێنە بوو بەرامبەر بە میلەتی کورد و بە تایبەت بە شاری هەڵەبجەی خۆشەویست کرا. ئەم تاوانە ئەبوایە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کارێک بکرایە بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە کە لە ئەو پەڕی های لاڤابیشیانایە نەک هەموو ساڵێک برینی دانیشتوانی شاری هەڵەبجە بکرێنەوە بە حکمی ئەوەی کە هیچ شتێک نەکرا بۆ شاری هەڵەبجە و هەروەها من داوایەکەمێ ئەگەر بێت و هەردوو دەسەڵاتی حیزب لە هەرێمی کوردستانە بەقەدەر هێندەی قافڵەی سیارەکانیان خزمەتگوزاری و دڵخۆشییان بکردا بۆ شاری هەڵەبجە بە دڵنیایەوە ئێستا بەلایانی کەم
ئەو تاوانە تۆزێک لە دڵی دانیشتوانی شاری هەڵەبجە کەم ئەبوویەوە. کێیزانی کە ڕۆژێ مناکرێم بە گۆرانی دەمە و بەهار دێمەوە دەچمانە و ئاویکانی گەروم باگێ زەنگتەڕکەن زامەکانم بەشیلان بە گۆرانی دامپۆشن یا بە سەوزی دارستان بەتەنیا جێم مەهێڵن بەتەنیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ